لە هەفتەی پێشوە باسی یاسایەکمان کرد لە یاسا ئیلاهیەکان. یاساکەش بریتی بوو لە الجەزاء من جنس العمل، واتە پاداشدانەوە هاوشێوەی کردەوەکانە، هاو چەشنی کردەوەکانە. کردەوەکەت چاک بێ، خوای گەورە هاو چەشنی ئەوە بە چاکە وەڵام تەداتەوە. کردەوەکانت خراپ بێ، خوای تەعالا هاو چەشنی ئەوە بە خراپە وەڵام تەداتەوە، پاداش تەداتەوە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ الراحمون يرحمهم الرحمن. ئەوانەی کە بەزەیان بە خەڵک هاتێتەوە، بە خەڵک مەبەستم بەس بەشەر نییە، حتا تەنانەت بە حیواناتیشە خوا ڕەحمیان پێکە. يعني الراحمون يرحمهم الرحمن، يعني ئەوانەی کە ئەهلی ڕەحمن خوا ڕەحمیان پێکە. ئیسە تۆ ڕەحمت هەبێ، بەزەیت هەبێ بەرامبەر بە عەبدەکانی خوا بە ئینسانەکان و بەرامبەر بە مەخلوقاتی تریش، حتا تەنانەت بەرامبەر بە مێرولەیەک، بەرامبەر بە هەر مەخلوقێک لە مەخلوقاتی خوا کە خوا دایناوە تۆ بەزەیت پێ هەبێتەوە. هەندێ مەخلوقاتی خوا فەرمانی کردووە بیان کوژین، وەکو مار و دوو پشک ئەوانە، ئەوە جیاوازە. بەس ئەو مەخلوقاتانەی کە خوای گەورە ئەمری کردو تۆ بەرامبەریان بە بەزەیی بیت، بە بەزەیی بیت، خوا بە بەزەیە بەرامبەرت. ئەمە بەرامبەر بە سیفەتە جوانەکان. بەرامبەر بە عەکسەکەشی پێغەمبەری خۆشەویستمان لە حەدیثێکە کە ئیمامی موسلم بۆمان ئەگێڕێتەوە، ئەفەرمێ حەکیمی کوڕی حیزام ئەو سەحابەیە کە حەدیثەکە ئەگێڕێتەوە، فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوێم لێی بوو فەرمووی إن الله يعذب الذين يعذبون الناس في الدنيا. ئەفەرمێ خوای تەعالا عەزابی ئەو کەسانە ئەدا، سزای ئەو کەسانە ئەدا کە سزای خەڵکی ئەدەن لە دنیا. هەر کەسێ لە دنیاە سزای خەڵکی بدا لە نەحەق، تەنانەت سزای حەیوانێکیش بدا لە نەحەق، خوای تەعالا لە ڕۆژی قیامەتە لە جیاتیە سزایەدا. لە حەدیثێکی تر کە ئیمامی موسلم بە هەمان شێوە ئەگێڕێتەوە بمان لە خاتو عایشەی خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلمەوە، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی اللهم، دوعای کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، اللهم من ولي من أمر أمتي شيئا فشق عليهم فاشقق عليه، ومن ولي من أمر أمتي شيئا فرفق بهم فارفق به. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای کردووە، داوای کردووە لە خوای پەروەردگار، فەرموویەتی خوای گیان هەر کەسێک کاروبارێکی مسلمانان کەوتە ژێردەسی، یعنی بوو بە کاربەدەست و شتێک کەوتە ژێردەسی، بە بەزەیی بوو بەرامبەر بە خەڵک، نەرم بوو بەرامبەر بە خەڵک، خوایە تۆیش نەرم بە و بە بەزەیی بە بەرامبەری. خوای گیان هەر کەسێ کاروبارێکی مسلمانان کەوتە بەردەسی، بەڵام ڕق بوو بەرامبەریان، بەڵام تند بوو بەرامبەریان، بەڵام ئازاریەدا ناڕەحەتیە کردن، خوایە تۆش ناڕەحەتی کەیت و ئازاری بدەیت. یعنی بەرامبەر بە چاکە چاکە، بەرامبەر بە خراپە خراپە. یعنی ئەگەر بەرامبەر بە مەخلوقاتەکان، چونکە ئێمە هەفتەی پێشوو باسمان کردمان لە حەقی خوا، ئەم هەفتە باسی حەقی عەبدەکانەکەی. بەرامبەر بە عەبدەکانی خوا باش بە، خوای گەورە باشە بێ بەرامبەرت، بەرامبەریان خراپ بە، خوای گەورە خراپەت بەرامبەرەکە، یعنی بە خراپە وەڵام تەداتەوە. ئیمامی ئەحمەد ئەیگێڕێتەوە بۆمان لە مەسنەدەکە، ئەفەرمێ عەمری کوڕی موڕە چووە لای معاویە و پێیوت یا معاویە إني سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول. معاوية طبعا خليفي مسلمانان بو لو كاتا، يعني أشي ولاتي إسلام بو أو أميري بو أو كاربدستي بو. بيوت جملة بيغمري خواب بو صلى الله عليه وسلم چند خوشا خوزگاه پیاوه لکی والم شوازش لای ایمه دروز ببه بچنه لای کاربدستکان ام قسانه بن بگویانه زور ضروره، چونکه کاربدست هرچنیک ایمانداریش بێ پێویستی بە نەسیحەت هەیە. ئەگەر حتا سەحابەی پێغەمبەریش بێ صلی الله عليه وسلم، معاویە سەحابەی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم، بەڵام پێویستە کەسانێک بڕۆن ئاەت و حەدیثەکان بدەن بە گوێیانە، بیخەنەوە بیریان. ئەفەرمێ گوێم لە پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم فەرمووی ما من إمام يغلق بابه دون ذوي الحاجة والخلة والمسكنة إلا أغلق الله أبواب السماء دون خلته وحاجته ومسكنته فجعل معاوية رجلا على حوائج المسلمين. هر پێشەوایەک، هەر کاربەدەستێک
ئەگەر دەرگاکانی داخست بەڕووی خاوەن احتیاجیە، بەڕووی ئەو کەسانەیە کە پێویستیان بە قسەیەکی تەنیایی هەیە بۆتی بکەن، تۆ دەرگاکە داخی نایلی بێت بۆلات. بەڕووی ئەو کەسانەیە کە خەڵکی فەقیر و هەژارن، تو دەرگاکەدا ئەخەی نایلی کێشەکانیان بگاتە لات، لە ڕێگای مستەشار و کاربەدەستەکانی خۆتەوە ئەگاتە لات. ئەوانیش زۆربەی جار ماسا و چین ئەوەی وە دڵی تۆ نەوێ نایگەێن لە لای تۆ، و ئەڵێن دنیا شامی شەریفە، هەموو شتێک وەزع زۆر زۆر باشە، عالم هەمووی تێرە، عالم هەمووی چییە؟ ئەم قسانە ئەگەێنن، ناڕۆن حاڵی فەقیر و هەژار و ئەمانە بگەێنن وەکو خۆی. هەر کەسێک ئاوا دەرگای داخا لە خەڵکو و هەر پاکار بەدەستێ بەڕووی خەڵکە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئیلا خوای تەعالی دەرگای ئاسمانەکان لە بەرامبەری ئەو کەسەدا ئاخا، احتیاجەکانی قبول ناکات، دوعاکانی وەرناگیرێت. سیرکن برا بەڕێزەکانم، یعنی هەر کار بەدەستێک ئەگەر دەرگای کردەوە خوا دەرگای بۆ ئەکاتەوە، هەر کار بەدەستێت دەرگای داخست لە خەڵک خوا دەرگاکانی لێدا ئاخا، سەرکەوتووی ناکە. دەرگاکانی خوا چۆنە کە دابخرێت، خوا سەرکەوتووی ناکە، دوعاکانی قبول ناکە، کێشەکانی بۆ حەل ناکات، بۆ چارەسەر ناکات. جا ئەڵێ معاویە کە گوێی لەم حەدیسەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، زەلامێکی تایبەت یان لە هەر شوێنێکە کەسانێکی تایبەتی دانابوو بەس شکاتی خەڵک و سکاڵای خەڵکی پێ بگەێنن، یعنی دەرگاکانیان کراوە بێ 24 ساعات، هەر کەسێک کێشەیەکی بێ بچێتە لایەن ڕاستەوخۆ ئەوانش بیگەێنە معاویە. زۆر گرنگە برا بەڕێزەکانم. ئیمامی بوخاری و ئیمامی مسلم بۆمانی گێڕنەوە لە ئەبوو هورەیرەوە خوای لێ ڕازی بێ فەرمێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خوای تەعالی فەرموویەتی، یعنی حەدیسەکە قودسیە، يا ابن آدم أي بني آدم أنفق عليك، أي بني آدم ببخشم منش بسرت أبخشم، تو يارمتي خلق بدا منش يارمتي تأدم. دڵنیا بن برا بەڕێزەکانم، ئەو کەسانەی کە بەخشیندەن کە پارە ئەبەخشن کە یارمەتی خەڵکەدەن قەت ڕۆژێ لە ڕۆژان بە فەقیری نیان بینیت، نەبووە قەت شتوە نەبووە. کەسێ بەخشیندە بێ و یارمەتی خەڵک بدا خۆی فەقیر بکەوێ، نابێت شتیوە، مستحیلە، خوا زەمانەتی کردووە. ئیمامی مسلم بۆمان ئەگەڕێتەوە لە حەدیثێک کە ئیبن عومەر خوای لێ ڕازی بێت لە خۆی و لە باوکیشی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوا فەرموویەتی من كان في حاجة أخيه كان الله في حاجته، كي احتياجي برایەکی بسلمانی جێبەجێ بکە خوای گەورە احتیاجەکانی جێبەجێ ئەکا. ومن فرج عن مسلم كربة فرج الله عنه كربة من كرب يوم القيامة، هەر کەسێ تەنگانەیەک لەسەر مسلمانێ لابە خوای تەعالی تەنگانەیەک لە تەنگانەکانی ڕۆژی قیامەتی لەسەر لابە. ومن ستر مسلما، هەر کەسێ عیبی مسلمانێک داپۆشێ ستره الله يوم القيامة، لە ڕۆژ قیامەتە کە هەرچی کردەوە هەیە دەرەکەوێت لە بەردەم هەموو عالەمە، خوا لەو ڕۆژە هی تۆ سترەکە دای ئەپۆشێ نایە لە عیبەکانت خەڵک پێی بزانی. هەروەها ئیمامی ئەحمەد بۆمان یەگەڕێتەوە لە ئەبی بەرەزەی ئەسلەمیەوە خوای لێ ڕازی بێ فەرمووی پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم يا معشر من آمن بلسانه ولم يدخل الإيمان قلبه، ئەی ئەو کەسانەی کۆمەڵە خەڵکان ئێبوون غەیبەتی خەڵکیان نەکرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان فەرمووی ئەی ئەو کەسانەی کەوا بس ودم ئێژن ئیماندارین، ئیمان نەچۆتە ناو دڵتانەوە، یعنی منافقن، یعنی لە ڕاستیات ئیمان نەچۆتە ناو دڵۆ بەس وەدەم بیوتری، یعنی ئەمە نیفاقە. غەیبەتی مسلمانان مەکەن، لا تغتابوا المسلمین، غەیبەتی مسلمانان مەکەن، ولا تتبعوا عوراتهم، شوێنی عیب و عاری مسلمانان مەکەون. فإنه من يتبع عوراتهم، هر کەسێ شوێنی عیب و نقصانی مسلمانان کەوت، يتبع الله عورته ومن يتبع الله عورته يفضحه في بيته. تو کاتێ باسی خەڵکەکەی بە خراپی دڵنیا بە باس دەکرێ بە خراپی، و دڵنیا بە کە جورئەتت کرد لەسەر ئەوەی باسی بسڵمانێ بکەی کەوتمان بسڵمان هیچ کەسێکی لێ دەرناکرێ. خۆشەویستەکانم، ئەڵێن بسڵمان یعنی ئەوەی شایەتمانی هاورد دەبێ. کاتێ تۆ غەیبەتی ئەەکەی ئەبێت دڵنیابی کە غەیبەت ئەکرێ و دڵنیاش بە کە ئیمانەکەت بەس لەسەر زمانە لەناو دڵتانیە، محاسبەی خۆت بکە زۆر زۆر، معناوە ئیمانی قایم نەچۆتە ناو دڵ تۆ. هەر کەسی عیبێکی ئیماندارێ بشارێتۆ، خوای گەورە عیبەکەی شارێتۆ،
بەس هەر کەسێ عیبی ئیمانداران فەزح بکە و لە ناو خەڵکییا باسی بکە والله خوای گەورە کەشفیەکە عیبەکانی دەرەخا و هەر کەسێکیش خوا عیبەکانی دەرخا لە ناو ماڵ خۆشییا بێ فەسحێکە ئەمە معنە ئەم حەدیسە بوو کە ئێستا عەرزم کرد بیری لێ بکەنەوە برا بەڕێزەکانم چۆن حەق بە حەقە چۆن جەزا بە جەزایە خراپە چاکە ستری مسلمان بکە ستر تەکا خوا عیبی مسلمان هەڵدەرەوە خوا عیبت هەڵەداتەوە چاکە بکە خەڵک چاکە یعنی چەند خۆشە ئێمە پیاوێلێکمانتیا دروست ببێ لەم مەجلیسە و لە هەموو مەجلیسەکانی تر لە هەموو مزگەوتەکان پیاوانێک دروست ببن کاتێ یەکێ غەیبەتی کرد لە خوا بترسە چەند خۆشە خۆزگار ڕۆژێ بە چاوی خۆم و بەگێی خۆم پیاوێلێکمە بیست باسی کەسێکیان کرد کاکە لە خوا بترسە بۆ باسیەکەی ئیتر بزان خەڵکە وێرێ غەیبەت بکە کەس ناوێرێ غەیبەت بکە بەس کێشەی ئێمە ئەوەیە هەموومان کاتێ خەڵک غەیبەتەکە لە ڕوومان نایە پێی بێژین غیبت لە دڵی شۆ پێمان ناخۆش بێ لە ڕوومان نایە پێی بڵێ هەندێک لە سەلەف لە پێشینان فەرموویانە قال بعض السلف أدركت أقواما گەیشتون بە قەومانێک لم تكن لهم عيوب ظاهر عيبیان نەبووە ظاهر عيبی و نقصانیەکیان نەبووە فذكروا عيوب الناس ئەوەنە باسی عیبی خەڵکیان کرد فذكر الناس لهم عيوبا خەڵکیش باسی عیبی ئەوانی کرد عیبیان بۆیان دۆزیەوە و باسییان کرد خۆیان عیبیان نەبوو بەس ئەمەنە باسی عیبی خەڵکیان کرد خەڵکیش باسی عیبەکانیانی کرد وأدركت أقواما وقيشين بقومان كانت لهم عيوب عيبيان هبوة فكفوا عن عيوب الناس خوان قرد ولا عيبي خلق بأسي عيبي خلق يان نكر فنسيت عيوبهم سبحان الله عيبا كان يان لبير خلق شيتوا خوا لبيري خلق باتوا چەند خۆشەم قاعدە بۆ ژیانی خۆمان جێبەجێ بکەین هەر کاتێ بتەوێت چاکەیە بەرامبەر خەڵک بکە دڵنیا بە چاکێت بەرامبەر ئەکرێ هەر کاتێکیش بتەوێت خراپە بکەیت دڵنیا بە خراپەت بەرامبەر ئەکرێ ئەمەش لە ژیانی خۆمانە زۆر بینیمانە بیرم تێپیا ئافرەتێکی پێژن داپیرەی ئێمە بوو بینایی لەدەست دابوو بیستنیشی لەدەست دابوو زۆر پیر بوو یەکێک لە بووکەکان یعنی لە بووکی کوڕەزاکانیشی نەک لە بووکی کوڕەکانی بووکێکی کوڕەزایەکی زۆر خزمەتیە کرد لە کاتی نانی گەرمی بکردایە بە تایبەت نانی بۆ ئەبرد چێشتی خۆشی بکردایە بە تایبەت چێشتی بۆ ئەبرد کە لە ماڵەکەشیانە وەکو بڵێ ئەو مەسئولی نەبوو بەس ئەو هەر تایبەت خزمەتیە کرد ئەی شۆرت پاکیە کردەوە هەموو جارێک کاتی ئەو ئەمەی ئەکرد ئەویت یا ڕەبی کچم قولفی کەعبە بگری تەسەورەکەن ئەم قسەی کە ئەیکەم هەشتاکان سەرەتای هەشتاکان من مەحاڵە بیرم دێ تەسەورەکەن ئێستا ئەو ئافرەتە گەورە بووە با بڵێن ئەو وەفاتی کرد و ڕۆژ خوای تەعالا بخاتە بەر ڕەحمەتی خۆی بەڵام ئەمی تریان ئێستا بە تەمەن بووە تەسەورەکەن چەند جار چوو بێتە ماڵی خوا 12 جار چووتە ماڵی خوا 12 جار بە شەرتێ مێردیشی نەماوە هەر لەو کاتانەوە لە نەوەتەکانەوە مێردی نەماوە 12 جار چووتە ماڵی خوا سەی دوعا چۆن قبوڵە بێ چاکە چۆن قبوڵە بێ ئیشەکانی خوا ئاوایە کابرایەک باسی حادیسەیەکی خۆی ئەکات لە دێهاتێکە ئەڵێ لە یەکێک لە دێهاتەکانی حدود بووم ماڵیان لەوێ بوو لە سەرەتای شەڕی ئێران و عێراق هێشتان دێهاتەکان چۆڵ نەکرابوو تی ڕۆژێکیان منتقەکەمان هەمووی بەفر بوو ئەگەڕامەوە دیارە لە شوێنی کاری خۆی ئەگەڕایەوە وتی سەیرم کرد جوندیەک سەربازێکی عێراقی کەوتووە لە ناو بەفرا و لە گۆ چووە خەریکەتی ئاچێت دەمەوە ئێوارەشە وتی هەڵم گرد و هاوردمە بۆ ماڵ ئاگرم بۆی کردەوە خواردنی باشم پێدا هاتە هۆشی خۆی خزمەتیم کرد تا بەیانی حکایەتی خۆی بۆی گەڕامەوە کە ئیجازەکە ئەمڕۆ تەواو بووە گەڕاوەتەوە بۆ ڕەبایەکەی بەڵام لەو شوێنە پەکی کەوتووە بەو شێوازە ئەڵێ منیش بەیانی دوای ئەوەی نان و چایم بۆ کرد و ئەوانە گەیانمە شوێنی خۆی بەڕێک و پێکی بەسەر ئەمەیان نزیکەی 10 ساڵ زیاد تێپەڕ بوو
ئەوە بوو خەڵق قاچاقیەکرد لە سەیتەرەکان لە سەیتەرەکەی بینی کەرکووک و چەمچەماڵ ئەم کابرایە طبعا دوای ئەوەی ماڵی بارەکە و دێتە شار و ئەمانە ئیشەکە لەو بینە ڕۆژێکیان لەسەر بابەتێک ئەگیرێ و تهمەتێکی پیا ئەکرێت کە خۆی نەیکردووە تهمەتێکی پیا ئەکرێ و ئەبرێتە ئستخبارات و ئەو کاتانش خۆتان ئەزانن ئەوەی ببرایەتە ئەو شوێنانە زەحمەت بوو دەرچوونی تهمەتەکەی زۆر خراپ بوو لە نووسینگەکە چاوەڕێن کە بیبێنە ژوورەوە ئەلەو کاتەوتی سەیرم کرد کابراەک نەقیب سێ نەجمەها بەسەر شانێەوە لە جێب قیادەیەکدا بەزی تەماشایەکی منی کرد و دوایەوە ئیشارەتێکی کوتی سواری کەن لە دواوە خسمیە بینی خۆی و زابەتێکی تر وتیتر لە دڵخۆمە زۆر ترسام بە تەمای ئەوە بووم تر نەجاتم نەوێت تەواو وتی من ئەناسی نەوەڵام من لەکوێ تۆ بناسم وتی وە تەسەوری خۆم بە عەقڵی خۆم تەسەورم کرد کە ئەم زەلامەیەکێکە لە زەلامات جەلادەکان و هەموو خەڵقەی ناسی ئەبێ منیش بمناسیایە وتم نەوەڵام من تۆ ناناسم وتی بەڵام من تۆ باشە ناسم وتی ماڵتان لە فڵانە شوێن بوو وتم بەخوا ئێستا ماڵمان چەند ساڵە هەر لە دوای ئەوە ماڵمان هاتەتە شار و من هیچ تاوانێکم نییە وتی ئەزانم تاوانت نییە بیرت دێ وەختی خۆی جوندیەک ئاوا چاکت لەگەڵا کردو بەو شێوازەی کە حکایەتەکەی بۆ گێڕایەوە و مارە وەڵا بیرم دێ وتی من ئەوم وتی هەر بینیتمە یەکسەر ناسیتمەوە وتی زۆر ڕێزی لێگرتم دەستی کردە گیرفانە وتی پارەشتت پێویست نییە وتم نەوەڵا وتی زۆر چاکەی لەگەڵا کردم و گەیان مێ سەیتەرەکە و لەوێش وەستا تا سیارەی سلێمانی هات و خسمێناو سیارە و گەڕامەوە سەیکەم برا بە ڕێزەکان چاکە بکە و بیدە بەدەم ئاوە بەڵام دڵنیاش بن خراپە بکەی ڕۆژێ دێت عقوبەکەی وەرەگری هەر لە شەڕی ناوخۆیە زەلام هەبوو بەناحەق زەلامێکی برد لە شوێنێکا کوشتی دوای زەمانە ڕۆیشت ئەو دەشتە چۆڵ بوو باخ بوو دوایەوە ئەو دەشتە باخ نەما عەرزەکەی تەوزیع کریا قوتعەیە زەوی لەو شوێنە وەرگرت کابرا دوای ئەوە کردێ خانەکەی تەواو نەکرد لە هەمان شوێنە کوژرا و کەسیش نەیزانی کە کوشتی چەندی ساڵ بەسەرای تێپەڕ خەڵک ئاوایە ئیشی خوا ئاوایە برا بە ڕێزەکانم دڵنیا بن ناحەقە بکەی ناحەقەت بەرامبەر ئەکرێت جاری وای هەر لە دنیا حەقەکە وەرەگریتەوە جاری وای شێ ئیتر هەڵەگیرێ بۆ قیامەت خۆی پەروەردگار ڕەحم بە گشتمان بکە یا ڕەبی ئیسلاحمان بکەی یا ڕەبی نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە لەوانەمان بگێڕی کەوا خراپە ناکەن بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە خەڵقی تۆ یا ڕەبی خوایە لەوانەمان بگێڕی کە هەردەم چاکە ئەکەن و چاکە ئەبەخشنەوە بەرامبەر بە خەڵکی